سلااوڕێز هاوڕێیان بابزانین ئەو کاتتان باش هاوڕێیان تان دە هاوڕێ دێن ئێستا دەست بە قسە باز دەکەن وەرە بەو هاوینەی بەخێر بێن بەو هاوینەی بەو ڕەوشە خۆشەی وەرە خەریک باسی شەڕ بە شەڕ کاولکاری بەداخەوە هاوڕێیان وەک خەبەر ئەوەیە بزانم ئەوەی شاسواری ڕاست نییە هیچ ڕەوشی خراپ نییە دوێنە خێزانی خۆی دەکنی بە هیچ بەرادێنەوە و پێشیان گوتیە چ ڕوویدایە و چ ڕوو نەدایەوە گومان دەکرێت یەکێتی هەوڵ دەدات ئەو کەیسا بەکاربێنی بۆ ئەوەی دۆسەی ئابڕووبەرانەی خۆی لەسەر لا بکەوێتن بەخێر بێن سەرچاوی ئێمە هاوڕێیان و من دەمە یەک دوو سەرنج بدەم هاوڕێیان ئێمە وەکو خەڵکەکی ئازادی خواست خەڵکیمە بەداخەوە زۆر سەیرە یعنی ئەتو دۆسێک دەجوڵێنی کۆمەڵێک ڕەفتاری لێ ڕوویدایە لەو ڕوانگەوە ئەوە نییە دیفاع لە لاهور دەکرێت دیفاع لە پارتی دەکرێت هەندە جار دیفاع لە یەکێتی دەکرێت مووقیفە ڕووداوەکە تاوانەکە دروست دەبی ئیشی من ئەوەیە دش بە ڕەفتارەکە بم یعنی من کابرایەکەم لەگە ئیسلامی سیاسی تەبانیم بەس دەیان کەسی ئیسلامیەکان هەبووە دیفاعم کردیە یەکێتی هەبووە دیفاعم کردیە خەڵکی پارتیە بۆ دیفاعمان کردی کاکە سەدان کەس شەهید بووە لە ناو یەپەگە هەر نەیزانی یەپەگە چییە لە دژی داعش بووە مەوزوع تۆ دیاردەیەکی خێزەوەن دەبینی دەبابە دەچی لە ناو سلێمانی دەرێ بم تۆ لە ناو شاری ڕۆشنبیری تۆ ناتوانی بێلایەن بی لەو مووقفەی بڵێ ئەوەیە دادگا دەبتە قەشمەریخانە لە کەسی شێروانی 2 ساڵ حکومە هیوە فەریدون ساڵ لە بیرمان نەچی هیچی بووچ 4 ساڵ و 5 مانجی شێروانی ئەوە کرد ئەو دۆسی هاتە پێش دەینەوە سەر ئەو کەیسە هاوڕێیان مەسەلەی بەخێر بێن سەرچاوی ئێمە هاوڕێیانەوە مەسەلەی کە گوتم بڕیاری یعنی ئەگەری زۆرە کوڕەکی مەسعود بارزانی بژیرێ لە ئەمریکا ئەوەش دێمەوە سەرێ بەس کەیسێکی وادێ خۆم ناتوانم کەیسەکەی بمرێنم سەرچاوی ئێمە هاوڕێیان یەک دوو شتی سەرێ ئەرە تا هەندێ برادر و شت دێن زیاتر یەک برای لاهوری ئەوەکە لاکەت ببورن ڕۆژەکە ببورن لەجێ خۆمان بێن ڕۆژ دێ و دەڕوە برای لاهوری بەس پۆڵات گیرایە بۆ زانیاریتەن ئاسۆنە گیرایە میدیایەکی کە باسەکە ڕاست نییە ئاسۆنە گیرایەوە ئەمن یەک پەرەگرافی بچووکم لەسەر ڕێبواری حامێدی حاجی قالە بنووسی کە ئەگەر ئەویش خیانەتی کردی زۆر بەرپرسیت کە هەڵە بوومە من هەرچەندە یەک دێرە بەڵام نەحەقیمان کردیە ڕێبوار یعنی وەکو کەوا بڵاو کراوە خیانەتی لە لاهور کردیە ئەسڵ و ئەساسی نییە هەندێک شێت ئینسان بە ویژدان بڵێتن من ئەو قسانە دەکەم هاوڕێیان خەڵکانێکن لەگەڵم یعنی برادەرایەتین دەمەکە دەیان ناسم بەشداری شەڕەکەی کردیە بۆیە لە ناو شەڕەکە بۆ سیخەشم پێیتی کە شەرمەزارم ناکە بەڵام ئەوە دیوی جگروپەکە یان یەک دوو کەسن کە لەگە لاهورینە دەبی ئینسان جێ لە یەکێتیش ڕابگریتن بەس ئەو برادرم دڵنیام شەرمەزارم نەکردیە ناشکە یەکێتیش دەزانیت هاوڕێیان سەرەتای ئەوە بەوە دەست پێ دەکە بەخێر بێن سەرچاوی ئێمە هاوڕێیان سوپاستان دەکەم بۆ ئەو کاتەی بەو ئێوارەیە لەگەڵ ئەوەی بابەتێکی زۆر ئاکتوێل و گەرمە و بەداخەوە ئەمە دێن قسە لەسەر لە ڕێگا بیرم کردەوە هەموو ئەوانەی لەو دوو ڕۆژەی یەکتریان کوشت دژی یەک بوون نزیکترین هاوڕێ یەک بوون لە یەک جەپە بوونە نەکەر کوردن لە یەک جەپە بوونە یعنی هەموو ئەو دەستگا ئەمنی و جەماعەتی لاهوری کەسە دێمە سەر بەشە گروپی لە ئەژی ئەمینی چینە ناو شەڕەکەی جەماعەتی پاڤلی هەمووی لە یەک تیم بوونە هەموو یەکێتی بوونە پێکەوە ئیشیان کردیە بەشە چ هاوڕەیەک بوونە دەیانیان لە یەکتر کوشتیە دنیای سیاست ئەو پاڤل و لاهورە ئاوە دیتانانی پاڤل دەرێ ئەوەندە ئەمە لەگە لاهوری برادرم تێکەڵایم لەگە قوبات نیم و ئەو سینجی خۆی لە بۆ مندایە دنیای سیاست پول و پارە چ لە ئینسان دەکات پۆست پارە دوو حاڵەتە لە تاریخی بەشەریەت ئەوە دەوری زۆر خراپی هەبووە
يعني بارحال ريباري حامدي حاجي غالب يك ذره خيانتي للاهور نكرت يك ذره من وتم ديركم لسنس يك ديره وبوستك يعني من عيد بعض النكر غلط بيما لا يبرتني لك او كرات اخر دقه الشر كديه ببرين داري جيره خيني بيو بو ترى من نظام بشين دريكتيا بديلي جيره هاوريان سرتاي او شرط شون دست بيدا كان ف کەسێک دەگیرێ من هەر ئەوەندە دەتوانم بڵێم گومان دەکرێت کە دەڵێن ئەها ئەوە هەوڵی تیرۆری پاڤلیدایە پاڤل هێزێکی دەستە بەغدا دەستە لای ئەمریکیەکان ئەڵێ نەک دەچم لاهۆر دەگرم بە عێراقیەکانی گوتیە بە هەشتی گوتیە بە قەیس خەزعەلی بە هادی بە ڕێیان کەلدانی و بە نوێنەری پارتی گوتیە ئەچمەوە لاهور دەکوشم فەرقە لەگەر ئەوەی دەچم دەیگیرم يعني من أو قصانا بروانا كم يعني أو بي هات ساريان أوكي كتير أو سارة بارتيش أو قصاني مسرور بارزاني هيتس أصله أساسية واخوي بشان ده أو قصاني مسرور بار هيتس بارتي أوكي كريا بافل نيازي كشتني هبوا زورش تأسف يخوار كنا كش لاهوش بوزاني عريتا استدي مصر أوي بلان ماليشي السوداني زور دشبونا دژی کوشتنی بوونە و پاڤل بە ئەمریکیەکانیشی گوتیە من نازانم بە بەریتانیەکانی گوتیە یاننا بەس بە ئەمریکیەکانیشی گوتیە کە شتێکی وا هەیە گوتیان لە ڕوو قانون ئەمە هیچ ڕێگری ناکەن بەس پێیانی نەگوتیە بە دەبابەی دەچمە سەری پێیانی نەگوتیە دەچم دەیکوژم یعنی ئەو دوو شتە جیایە لە قسەکردن بە هەر حاڵ هێزێکی زۆر خڕ ببوویتەوە هێزی ئۆپەراسیۆن بووە دژە تیرۆر بووە کۆماندۆ بووە هێزی بەرگری بووە بەڵام دوای ئەوە ئەمریکیەکان ینی ئەمریکیەکان چەک و موچەوازام دەدەنن دژە تیرۆر پێیان گوتنە گۆ نابیتە دەخولکەن جلچیان گۆڕیە هاوڕیان هێزی دژە تیرۆر جلچی کۆماندۆی لەبەر کردیە بە جلچی خۆی بەشداری نەکردیە بە جلچی خۆی بەشداری نەکردی ئەو هێزانەی بەشداریان کردێ لە ڕووی چەک و تەقەب ینی ئەو چار گروپە بوونەک هەموو کۆڵانەکانیان تەوق کردی ینی هاوڕێیان ئەوی لە شەڕبی ئەو برادرە گوتی لە شەڕ بووین گوتی تەوق کرابووین ینی مەجال نەبوو منفەزێکمان لۆ بکەنەوە بڵێن وەبی چۆر بکەین و هەربێین شەڕیمان و نەمان بوو هەر لەبەر هەندێستا پێتان دەڵێم چەند کەس کوژرایە ئەو هێزەی لاهوری بە هەمووی 58 کەس بووە لەوێندەر 58 کەس بووە 36 کەسی لێ شەهید بووە 36 کەسی لێ شەهید بووە بڕوا بکەن ئەوەشیان پێگوتم دەی بچمەوە سەرێ نازانم یەک بینایەی سێ چار بینایە بوونەها شەڕیان کردیە یەک دو شوقەی فاروقی مەلا مستەفا و یەک عومەر نازام چی پێدەگوترێ وتیان بینایەکی زۆر جوانە 21 کەسی لەسەر بووە 20 شەهید بووە جەماعەتی داهوری 20 شەهید بووە لەوێندەر 36 کەس بەس لە جەماعەتی لاهوری شەهید بوونە لە جەماعەتی پاڤل و یەکێتیش بە ئاستی ئەوە زیاتری شەهید بوونە ئەو ژمارەیە ئەمە بە منیان ڕۆژ یەکەم لە 50 زیاترە ناوێرام هاوڕێ هەندە جارێ ناوێری تۆ قسە بکەیت بە جددی یعنی ژمارەکە ئەوە بەس کوژراو جگە لە بریندار جگە لە بریندار 36 کەس لەو 58 کەسەی لاهوری شەهید کەتینە وەلەی پاڤلیش مەجموعەکی زۆر ئەوە بوونە مەجموعەیەکی ئەوان کەش بە دیل گیرانە ئەو ئاسۆی برای شێخ لاهوری دەڵێن گیرە هیچ ئەسڵ و ئەساسی نییە ئاسۆ قوتار بووە گروپی ئەژی ئەمینی من ناتمەوێت ژمارەکەی بڵێم مەجموعەیەکیان گەیشتنە وێندەر شەڕیان کردیە 5 شەهیدیاندایە سێشیان وا لای سەرخێڵی دەستگیر کرایە وانیانە کاک سەرخێڵ سێیان دەستگیر کرایە گروپەکی ویش چوینە شەڕەکەی 15 کەس بوونە سێیان وا لای سەرخەڵی لە ئۆپۆزیسیۆن دەستگیر کرایە یعنی کەما گلەیمان کرد ئەمن هەچەندە دەرم نەبڕی بەڕاستی بە شمولی گوتم کە لە پشتی ڕانەوەستان ئەوانە بەس ئەوان نا گروپەکیان چوو بوون مەجموعەیەکی زۆریان لە شەهید بووە ئەیانە بریندارە ئەشیانە قوتار بوونە گەیشتنەوە و لێرێ قوتار بوونە گەشتینەوە و لێرێ گرنگ ئەو هێزەی پاڤل نردبووی بە نیازی کوشتن نردبووی لاهور بکوژی هێزەکەی هەموو بکوژی هاوڕێیان درۆنی نردیە وتیان یعنی بدایەتی شەڕەکە زۆر ئەوە بوو ینی
ئەوان مسەیتر بوون شوێنیان ئەوە بووە 1-2 کۆماندۆ هجومی کردیە سەرکەوتو نەبوونە دوای ئەو بە درۆن بە تایبەتی درۆنی خۆکوش لە هەر 2-3 دقەیەک 5-6 دەنارد درۆنی خۆکوش درۆنی نۆرمال درۆنی نازەمنەوە ئەکە گوتیان درۆپە نازەم چی پێدەگۆترێ 18 دەبابەی ڕەوان کردیە بە سەرۆکایەتی هەکاریکەیەکێک لە دەستە ڕاستەکانی پاڤل تاڵەبانیە هەروە منە قسانە دەگەم تا حەدەکی زۆر بەرپرسم منوتم یانی چێتی 18 دەبابەی لەکێ بوو وتیان لە گرتنی ئەوەی کەرکووکەوە دەیانی هەیە نەکەژدەی هەیە هێنابووی دەیان گول لە تۆپیان بە دەبابە بەو ماڵ و بەو منتیقانەدادایە 4 سەعات شەڕ کرایە هەتا 7:30 شەڕ کرایە نزیک سەعات 2 لاهور هیوا بەڕێوبەری ئاسایشی هیوا بەڕێوبەری ئاسایشی گشت تەلەفۆنی کردیە وتی چەند دەقەشکە هجووم دەکرێت تا ئێستا ئەمری گرتنمان نەبووە هجووممان نەبووە تۆ زوبایە هاوڕێیان وەڵای چ بکەم لە ژووریش زۆر تاریک بوو بەهەرحاڵ ئێستا هیوا بەڕێوبەری ئاسایشی سلێمانی گوتیتی کە بڕیاری تەقە دەست پێ دەکاتن هەڵە نەبم لە سەعات 2 دەستی پێ بە دقیق سەعاتەکەم ئەوە بووە گرنگ وتی هجووم دەکرێت دوای 4-5 دقە هجووم کرا یعنی ئەو برادرە گوتیم لە نزیک لاهور بووم وتی زۆر داوای لێ کرد هجووم نەکرێ لاهور هجووم نەکرێ ئەو لەگە لاهور پاڤێلی کێشەی شەخسی خۆیان هەیە با کوڕی خەڵک بە کوشت نەدەی یعنی با کوڕی خەڵک بە کوشت نەدەین ئەمن و پاڤل کێشەمان هەیە هەوڵ مەدا خەڵک بکوژێ ئێتر هیوا گوتیتی لە دەستە من نییە ینی ئەوە ئەمرا و هجووم دەکرێتن زۆر جوونیان بەیەک نەدایە بەڵام سەعات 1:04 شێخ لاهور تەلەفۆن لە شێخ جەعفەری دەکا دەرێت و کا بە تەمابووی هێزەکی بنێری وعدت بە مندایە هێزەکی بنێری وعدت بە مندایە ئێتر شێخ جەعفەر دەستی بە درۆیان کردیە گوتیتی ئەو تەوخ کرایە و پێم ناکرێ و هێزەکە ئەیش پێ گوتی با بە دلیڤەری دێتەکردمان دلیڤەری دێتەکردمان خواردنی دەگەینی یعنی جەنابەت ئەو هەموو کۆنە پێشمەرگایەتێت کردیە نەتوانی و 4-5 ژن چوبوونەکردنی ئەوانەی لەگەری بوون فێنک ژینۆ لاوێنی ئازاد سەگرما وتی ئەوانە هاتینە ینی ئەتو پێت ناگرێ بێوێندەر بەهەرحاڵ لاهور لەوێ هەستی پێ کردیە شێخ جەعفەر خیانەتی لێ دەکاتن وعدی پێدا بوو کە هێزی لە بۆ بنێری لە پشتی ڕابوەستی تەوقی وان بکاو نازام چ پشتی تێکردیە ئێتر لەوێت دوێنی زۆر ئاست نزم بە شێخ جەعفەریدا ینی هەموو تووڕێک خۆی لێ بەتاڵ کردەوە لەو چرگە ساتەی کە خیانەتی دەگە دەکاتن و ئەمەن ئەو زانیارە لای من هەیە شێخ جەعفەر هەر لە ئەساسەوە خەتمایری پاڤل بووە لەوان نزیک بووە لەوان نزیک بووە من هەر ئەوەندە دەتوانم بڵێم معلوماتەکانی هەموو دایتە پاڤلی و خیانەتی دەکردی ئەوە دەیانگۆ لە ناو گۆڕانیش چۆ ناو گۆڕان تاڵەبانی نردبووی چوبەوێن دەرمەشهورە شێخ جەعفەر گوتبی مەجالم بدەن بە نەوشیروانی گۆ دەچم تاڵەبانی پەت دەکەم لە سەرای سلێمانی هەڵی دەواسم وتیان نەوشیروان وتی نەبا بەشتیوانە لۆ دەکەی تا ئەم بەس تاڵەبانی لۆ هەندێک نادوزانی ڕێی نەوشیروان ینی سی خوڕاتی کرد بوو شێخ جەعفەر بەهەرحاڵ وتیان زۆر جوێنی لاهور پێدا تەلەفۆنی لۆ حاکم قادری کرد بە حاکم قادر وعدی پێدا بوو پێشترێ ئەگەر ببێت شەڕ ئەوان گروپەکی مەکتەب سیاسەکان هەموو دێن دەبنە درێح لە مەعبەیان هیچ ناکەن بەس ڕادەوەستن حاکم قادریش دەستی بە درۆیان کرد ئیتر زۆر جوێنی بە حاکم قادریشدا بوو کە ئەویش خیانەتی لێ کردیە و کە یعنی دزە و خۆرە و نازانم ناپاکە و وتیان زۆر جوێنی تۆ خۆت لە شەڕ دابی و بەرە و مەرگ دەڕۆی و ئەوانە درۆ لەگە بکەن ناخۆشە وتیان هەتی هاتە بەرزاری پێی گوت بە شێخ جەعفەر و بە حاکم قادری گوت پاڤل هێزی کۆماندۆی نردبوو بیکوژن بەڕاستی شەڕیان کردبوو 4 سەعات شتێکی بڵێم لەسەر ئەوە خوشکی لاهوری کە ئێستا کە ئاوازەوەزانم هەڵە نەبم ئەو خوشکەی هەموو باز لە قارەمانێتی دەکەن فەعلەن وەکو ڕۆڵی خوشکایەتی وەکو ژنەشی جەری 12 چوو بەوێندەر پێشیان گوت بوو زۆر بڕۆ گوتبی ینی ئەمن لێرەمە پاڤل تاەوە پاڤل جێی لێیە ئەمن دەیان جار ماڵی بابی باپیری و بابی پاڤلیان لەسەر ڕفتاری خراپ دەرکردێ لە ماڵێک لە لەندەن پاڤل زۆر بە مشکلی هاوڕێیان
کورە هاوڕێیان من لە بەوەم نییە ینی بەڕاستی کارە ساتە بەسەرک پاڤل ناوی کریمیناڵە لە بەریتانیا مەمنوع سیارەی باژوە ئێستا یەک میلەتی داژووە ئەی هاوار یعنی کریمیناڵە شەڕە تووڕە دەبی هەڵدەچی هەرچەندە دەڵێن دڵی باشە بەس تووڕە دەبی هەڵدەچی بابە ئەوە حاڵەتی تەواو نییە ئەوەی هەندێک نیە میلەتەش تەسلیم بکرێتن هەر لەبەر هەندێک دەبینی چێ خوا دێرین دەیتەقێنتەوە زۆر کەسێ پێی باشە کورە بابە دەوڵەتداری وان نییە مەسەڵەن ئەو هەموو هێزە 4,000 هێزی تەقەکەری نردیتە سەر 58 کەسی 58 کەسی 16 دەبابە بە هەکاری ئەوامریان لە هەکاری ئەجەوا کاری بەڕاست شەکر و چی الله ئەکبەر کورا من فەزاعەتی زۆری توم پێیە الله ئەکبەر لە چییە الله ئەکبەر سۆسیال دیموکرات بە هەر حاڵ ئەو خوشکەی لاهوری زۆر پێیان گوت وتوی ئەمن لێرە بم پاڤل شەڕ ناکات ئەمن بۆ خۆم دەیان جار سرم شوشتیە سەدان جار خواردنم دایتە پاڤلی یعنی ئامۆزای بووە مستحیلە هجوم بکات کە چەر هجوم کرابوو وتیان یعنی نازانم وتیان یەکێک لەو سەبەبانەی کە لاهوریش نەکوژرا خوشکەکەی بوو زۆر خۆی بەسەدادا بوو یعنی ڕێی نەدابوو هیچ غەڵەتە چی بکاتن باوا بڵێم خوشکەکەی وتیان زۆر دەیقیژان لەناو شەڕیش لەگەریان بووە لەناو شەڕیش لەگەریان بووە بەڕێزان مەلا بەختیار وتیان موقتی زۆر خراپ نەبووە من هەر ئەوەندە دەڵێم وەهابیش گومان هەیە ئەمریشەکان چکو دژە تیرۆر سەر بە ئەمریشەکانە تەمیل و ئەوی لەوان دەکەن ئەو حیمایی کرد لێی نەگەڕا ئەگەنە کۆماندۆ بەنیازی کوشتن بوو بەس وەهاب تەعلیمات شتی زیاتر لە ئەمریشەکانەوە دەکرد ڕێیان نەدایە بکوژێ ئەگەنا بەڕاستی پاڤل چاوی لەوەی بوو بیکوژن و لەوەی هەستی باوە کردیە بە هەر حاڵ ڕەوشەکە زۆر خراپ بووە لە ئێستا زۆر خراپە قەزەی شاسواری ئەوی بزانم ئەو خەبەرە ئەو زانیانانی بە من درایەچێتی ئەو خەبەرەی شاسواری بە ئەن قەستوە کردە تاوەکو ئەو کەیسە ئەوبی هاوڕێنە مۆزوع لای ما سلێمانی بووتە هەولێر شاری ڕۆشنبیری و مەدەنیەت نەما دیتان دەبابا کاکە ئەی هاوار یعنی ئەوەی یەڵسن لە رووسیای کردی ئەوەی بەس دەبابەی لەس ئەوەدا لاهور پاڤل کردی لاپەڕێک شەرمەزاریە لە بۆ پاڤل و کۆشتی ئازار 2-4 چەکدار کاچ خۆم کو دەکرێت ئەتوو هێزێک ئەڵێن هاوڕێیان ئەڵێن دژە تیرۆ ئەوە هێزی دوو پشک نایاساییە ئەوە تەبیعیە بەڵام هێزی کۆماندۆش نایاساییە کەچی هێرشی کردتە سەر یعنی وەها پەڵە بزەی لو ئەی سێ ئەمری ئەدامی هەیە هێرشبەر بوونە کاکە ئەمری قەبزیان هەیە و بە تۆمەت ئەوە سزادراوە بە ئەدام هەردووچۆن هێرشبەر بوون مەسەلەکە یاسانیە مەسەلە ململانەی دوو ئامۆزایە لەسەر پۆست و پارەش لەسەر حقوق خەڵک نییە نە لاهور لەسەر حقوقی خەڵکە و شەڕی دەیکاتن نە پاڤێلیش بڵێ وەڵایی یاسای ململانەی دوو ئامۆزا بووە لەسەر پۆست و ئەوە لاهوریش من ئەوە پێ بڵێم مەسەلە ژۆرەیە وەزن ببورن وەزعی باش نیە ها بەڵام یعنی لاهور کوڕی ئەو سیستەمە گەندەڵ و مافیایە بووە 10 ساڵ 12 ساڵ لەو ئەزمونەژیایە ئەمە کە دیفاع دەکەین دژی وەسیلەکانین ئەو میتۆدن بۆ لەوی شاسوار هەندەمان نەکرد خۆ شاسواریش ئەگەر وای لەگە بکردە بە هەمان شێوە دژ دەبوونی بەڵام شاسوار پۆلیسی نارد پاڤل گرتیش بردیێندا هەموو مانگۆتمە ئەگە دادگا هەیە با لە بۆ شاسواری شەبی لە بۆ پاڤلی شەبی ئەوە مانگۆتی بەس ئەوی لەگە لاهوری کرا براکەم زۆر جودایە کۆدەتایە و ئەتوو بچی شاری سلێمانی بە دەبابە لێ بدەی ئەنی بە جددی 70 بۆ 80 کە زیاتر کوژایە درۆی دەکەن مەیتەکان ڕۆژانە یەک دووەک دەدەنەوە بریندارێکی هەیە بە نازانم بریندار چەندە دیل ئەو 22 کەسێک کە هەموو دیل بوونە و هەموو دیل بوونەی جەماعەتی ئەوەی کەس ناگا 22 مەزموع چەند قوتار بوونە بەڕاستە یەک لەوانە ئاسۆی برای لاهوری یەک لەوانە گروپەک لە ئەژی ئەمینی قوتار بوونە ئەمریکی و بەریتانیەکان لە خەتن لەگەر پاڤلی بە تایبەتی بەریتانیەکان متەحەمسترن نەک ئەمریکیەکان لە بۆ پاڤلی لە بۆ لاهوری ببورن لەبەر ئەوەی جنسی بەریتانی هەیە و ڕەنگی ئیششانەگە بکە بە پاڤلیان گوتیە لە لاهورمان ناوێ هیچی لێبێ لە زیندان و قسەشیان لەگە کردیە نازانم یعنی نانەشیان وەرگرتیە کە ئەوە زیندیە
ئەزیەت نەدرایە مەسەڵەن شتیوان وەرگرتی ئەوەی ئەم بزانم بەس لاهور پاڤل ئەزیەتی دابوو بۆ شتێکی زۆر عەیبە لاهور پاڤل زۆر عەیبە دیلە داعش بوو کە دەستی بەرز کردەوە 50 کەسی کوشت دەبی ڕێزی بژیرێ ئەو ڕەفتاری سەرۆک حیزبێک نییە بڕوا بکەن هاوڕێ من دوو کەسیت کەش پێی گوتیمەوەتی ئەو پاڤلە بە بۆکس کە وەرکە ڕاسەرمان برای هاوار کورە پاڤل بە قوربان دنیای سیاسەت تو سەرۆک حیزبێکی سۆسیال دیموکرات هەر دەبی تونند و تیژیت نەبی لەو ئەوڕۆپایی گەورە بووی کوبە بۆکس وەردەگەڕێیە سەر خەڵک ئەی هاوار نەکلەوە لە مەکتەب سیاسیدایە وەختی خۆی کورە لە چەندین کەسی تێدایە کاکە جان دەبی ئەو چ سیاسەتەکە فێرت دەکەن ئەوانەی چار دەوربیان تووڕە دەبی کاچ خۆم یعنی هەر کەسە بە ئەوەی خۆی هەزارێ لێدان زۆر عەیبە لە بۆ کەسێک کە بەدیری بکەویتە بەردەستی هیچ ئازادی نییە هیچ ئەوە نیە وا دوو یەکێتی ئێستاش دێرەکی نمایە یەکێتی 76 و 80کان یەک دێر یەک پەڕە بگرابی حزبەکە پاڤل وەکو کیم ئیلسۆن ژیری هاتیە بە کەیف خۆی بڕیار دەدا لەو لە مەسرور بارزانی کولفی کوڵە بڕوا بکە هەندە مەسعودیش دەوری نییە لەو لە پاڤل تاالەبانی هەولێر و سلێمانی ئێستا بووینە دەستە خوشک لە ئێرهاب لە تاوان ئەو جوانەی لە سلێمانی هەبوو ئەو مەدەنیەتەی هەبوو ئەی هاوار پاڤل تاالەبانی ینی ئەتو دەیرە بۆ من قەرەبووی پارەی خانی دەکەیەوە ئەدی ئەو هەموو تۆپ و دەڕە و تەق و تۆق و کێشە و ئازاری خەڵکدا ئەوەی بە چقەرە بوو دەکەیەوە یعنی بەڕاستی دەبە خەڵکی سلێمانی یعنی مووقف وەربگرنە سەر ئەوەی پاڤل کردی لە ناوسێ کاکە کو دەکرێ ئەتوو بە دەبابەی بە باچەری بە دەیان زۆر دۆشکە هەیە نازم 125 بوو یان هاوانی 125 دۆشکەی 12 ئەڵێ ئەوەی زەپەنە زەپا لە ناو ماڵ بەکاردێنی کاچ خۆم کو دەکرێ ئەی هاوار ئەوەی ئەو کردی بە سلێمانی کەس پێی نەکردیە کو پارتی سلێمە پەرلەمانی کردە گەراجی دەبابە و دیتان ئاوای لێ کردیە کاچ خۆم ئەوە ڕاستە هوتێلی لالەزارە بەس دەیان ڕێگای تر هەبووە عەجەبەن بە 6 ساعتی ئەمر قەبز لۆ دەرکرد بڕیاری گرتندا هجوومت کرد 4000 کەس ئەمری تەقەتکردن و چەندین هەزار کەسی کەشت خستە حاڵەتی ئینزار چییە خو کابلە چ بوو دەیان ڕێگای تر هەبوو ئەنگۆ هەموو یعنی یەک حزب بوون بۆ ئەو تونند و تیژیەت کە لە هەشتی تەموو زیاتر لەکەی شەرمەزاری دەبی و بریندارەشی زۆری سەرمان کە حەقە خەڵکی سلێمانی سنوورێک بە ئەو ڕەفتارانە یەکێتی دابنێن چۆن دەکرێت ئەو هەموو گەڕەک و شارە ڕمبوهۆڕی لێوە بێتن چییە ململانەیەکە پۆلیسی نەناردیە با ئاسایش تەحقیقی لێ بکرێت تۆمەتبارێک دەنێرن کۆمەڵێک تۆمەتبار با ئەو ڕەخنانە بە ئەوە بکەین کە ئەمر قەبزیان هەیە تۆمەتبارن بە مادەی 406 هجووم لە بۆ یەک دەکەن هێشتا هیچی نەکردیە داواکاری گشتی بێغیرەتینە موچەی خەڵک نادرێ قسە ناکە دەچی لەسەر ئەوەی وەڵای هێزی دوو پشک دروست بووە لەسەوی قسە دەکەی لەسەر موچەی خەڵک قسە ناکەن بێغیرەتینە داواکاری گشتی ئەو ڕۆژە ئەو دادوەرە سڵا فێڵی لە من کرد وتی مافی گشتی بەس داواکاری گشتی چۆ شکایەتێکردی وەرە ئەو هەموو نائەدالەتی هەیە ئەو هەموو ئەوەیە داواکاری گشتێتی شکایەت لەسەر لاهور دەکاتن وەڵا هێزی ئەوەی هەیە ئەو هێزە 3 ساڵە هەیە بەهەرحاڵ هاوڕێیان من ئەو زانیاریان هەملا بوو ئیتر وەکو گوتشم ڕێبواری حاجی حامدی حاجی غاڵ ئەوە جیرایە ئەو برادرە گوتیم بەخۆم دیتم خوێنی لێت کە ڕایان دەچێشە دوو خۆیان هەتا ئاخر داقە شەڕی کردی ڕاست نییە ئەوەی دەڵێن خۆی تەسلیم کردیا برایەکی لاهوری ئەوە بووە نانی قوتار بووە یەک برای جیرایە ئەو زانیاریانێت کەش بەداخەوە 36 کەس بەس لەوەی لاهوری ینی بە ژمارە ئەوە کوژرایە لەو لایت کەش ئەکیت زیاتر کوژرایە چکەوانیش ینی قەرناسیان نەکەن بووە سەرچەمە بەس خاڵش کەش بڵێم ینی ئەنگۆ پێتان وایە ئەنی وەکو ڕەنگی لاهوروان نیازیان شتێک بی لە بەرامبەر ئەوەی چکۆت وەکو پشیلەت پاڤل هیچ مەجالی لە بۆ ئەوانە نەهێشتەوە و قسەی کۆتایی بڵێم برادرە هەندێک دەرێن پاڤل گوتی کۆتە کاکە هەمومان لە خەتابەکان جێمان لێبوو لە گەرمەی انتخابات پاڤل گوتیە من لە دوای انتخابات دەبینن چ لەوانە دەکەم لاهوروان دەکەم هەیە یعنی بگەڕێن هەیە و چەند ڕۆژێک لە بەچتەکن ئەمریشەکان بەر لەوەی کە دەڵێن لە 19 مانگەوە زانیتی هەوڵی تیرۆر هەیە بە ئەمریشەکانی گوتی کاکەم دەچم لاهور دەگرن وتیان شتی قانونی بیتە داخل ناکەن بۆیە ئەو بەرنامە کۆنە لەسەر ئەوەی
بەس بە هەر حاڵ بێمەوە سەر قسەی کۆتایی هیوادارین لێرە سنوورێک لەگە یەکتردا بنێن ئەوەی قازانجەکە دژمنانی کوردە لەو شەڕە ناوەخۆی کە سومعەی کوردیان برد لەو دوو ڕۆژێک هەموو کەتە ناو میدیای ئەوەی قازانجەکە پارتیە پێتان پێ دەکەنی بڕوا بکەن هاوڕێیان ئەو زانیانە لای من هەیە پارتی ئۆکەی کوشتنی لاهوری کردی لەو لاشت هانی دەدەن و ئەوە عیلاج نییە ینی ئەساوە هەمووت کوشت یعنی دەبتە لە کێچ شەرمەزای قەت شماڵێن دوو ڕۆژە من یەکشت بە پاڤل دەڵێن بابەت 66 کرد کە ڕەنگی تەنجیشان پێڵچنی لەگە باپیرەت هیچ مەمرا مستەفا هیچ مەجای نەدان چونە هەمەداندا مەجبورن تەسلیم بوونەوە بەس تا ئێستا لە کەی شەرمەزاریە بەنی چوانی تاڵەبانی علم جاشایەتی 66 هاوڕێیاندانگە شەق شاپیانە دایرەیە من دەدا حرەکەی سەقافی زۆر گەورەشیان هەبوو بەڵام لە 92 کە انتخابات بوو تاڵەبانی لە شەرمان 66ەکەی نەنووسی ئەو قۆناغی پازدا لە ژیان نامەی خۆی ئەمە دەماخین دە وەختی خۆی قەت مەڵێن ئەو پارتیە وا قێزەوەم بووە یا قێزەوەم بووە هەر لەسەر ئەو نەوع ڕەفتارانە خەڵک وا قێزەوە یەکێتی قێزەوە نەبوو دوای ئەوەی دوێنێ لە سلێمانی کردت ئێستا یەکێتی وەکو پارتی قێزەوەم بووە کوژراوەکان وەکو نەک جاش وەکو مخابەرات و ئەمن خەڵک بڕۆ بزانە دوو کەس دەرێ خوای لێ خۆشبی بڕۆنە سەر کەناڵی هەشت بڕۆنە سەر کورسات بڕۆنە سەر ڕوودا بزانە خەڵک چ کۆمنتێکتان لۆ دەنووسی لۆ لەبەر ئەوی کاکە ئەو شەڕە لە پێناوی ململانەی و سوڵتەیە هیچ دەسە خەڵک نییە و ئەوەندە قێزەوەند بوونەوە یەکێتی هاتە ئاستی پارتی هاتە ئاستی وە مەسرور و پاڤل وەکو یەک لای هەر هەمومان پێشترێ سەک فەرق دەکرا یەکێتی سلێمانی جیایە لە چاوە معناسە شتێدا هەیە کوڕانی تاڵەبانی فەرقن لەگە کوڕانی بارزانی بەس نە ئێستا لەوی خراترن ئەو دەبابەوەشان و ئەو شێوە مامەڵەی پاڤل کردی کە یەک کەس لە یەکێتی بڕوا ناکەم یەک مەکتەب سیاسی ڕێی وەرگیرابیتن ئەو پەڕی کارێکی قێزەوەن و تاوانێکی خراببوو وە لە کەش بەنی چوانی یەکێتی و خودی پاڤل تاڵەبانی و قوبات تاڵەبانیش بەڕاز لەبیرم نەچکا قوبات ئەوە بە ئەوکەی تووشە کاتێکی خۆشاوڕیان سوپاس بە ئەو کاتێ لەگە من تا سەرف کرد